سڵاوتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. دیاردەیەک هەیە کە زۆر جار گوێمان لەو شەیە بێ و دووبارە کرێتەوە، ئەویش دیاردەی چاولێکەریە. بەنامەکەمان تایبەتە بۆی ئایا چاولێکەری لە ژیانی ئێمەی کووردا تا چەند ڕۆڵی هەبووە؟ چاولێکەری لە کاری باشەیە تا چەند لە ناو کۆمەلگەی کوردیا هەیە؟ ئایا چاولێکەری دەبێت لە هەموو حاڵەتێک دووبارە بکرێتەوە یاخود دەبێ ئەو کارانەی کە لە چواردەوەمان ڕوەدا لە بێژنگی بدەین ئەنجا بزانین چاوی لێ بکەین یاخود ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. چاولێکەری لە پێشکەوتنە ئەەکەم، چاولێکەری لە تەتەوراتە ئەەکەم. زۆر جاروا هەبوو بوون منە شتێکم کڕیوە هەر لێم شاردۆتەوە تۆ بە هەر نەزانێت لەبەرەوەی یەکسەر بەیانیە کڕیوێتیەوە. لاساییەکی بکەیتەوانێ قەیناکە بە شێوەیەکی ڕاست نەک لە تواناتانە بێت. چاولێکەری لە کۆمەلگەی کوردیە ئاستی ڕقم قیاسی فولی تێپەڕان. تا من حەزەکەم یەکێک بەرامبەرەکەم بە باشدا بنێم سیفەتێکی باشی تیا بێ حەزەکەم چاوی لێ بکەم. چی دەیە لەسەر حاڵەتی چاولێکەری و چ مانایەکی هێلایکە؟ لەکوێ لە چ شوێنێ؟ لە گشتی کۆمەلگەی کوردی. ئەگە بتێ بە شوێن وشەی چاولێکەری بگەڕێی وەرە بۆ لای خەڵکی سلێمانی. هیوایەت و حەزی دنیا لە چاولێکەریە. چاولێکەری؟ ئەرە وەڵا لە هەموو شتێکە. باشە چاولێکەری خەڵکی سلێمانی لە کاری باشایە یاخود لە هەر جۆرە کارێکە بێ کە گرنگ نییە بەلایەوە چاکە یاخراپ؟ وڵای من کاری باشە و خراپەکان جا ناکەمەوە کێشە نییە و پێشم عیب نییە چاولێکەری، بەڵام زوو شتەکان چاولێکەریەکەن بە تەدریجی حیات ناچینە سەر لاساییکردنەوەوانە یا چاولێکەریکردن. ئێستا بۆ نمونە لە ستایلە یا لە خانووکردنە یا لە دروستکردنی ئینسانەکان خۆیان کە خۆیان بنیا بنن یا لە پارە پیاکردنە، یعنی ئەبێ هەر ئەوەت هەبێ ئەوەت هەبێ ئەوە نەبێ حەز بە نوقسانیەکەکەی. شتێکی تریش ئیشە و پیشەگەریەکان پیشەیەک دروستکە بۆ خۆداهێنەری بەهینی خۆت ئەبداعی کە کاتێک ئەزانی دراوسەکەی ئەو لاوکردی دراوسەکەی ئەو لاوکردی ڕیزێ دوگان هەمی لە ئیشەکەی توان وەکو چاولێکری وە دزینی میهنەکەی تۆشە، ینی بیرۆکەیش بیرۆکە ئەدزن و شتێکی کەش من ئەمەم پێجوانە و پێجوان نییە. جادەی ساوەڵەکە هەیە لە سلێمانی زۆر مەشهورە وەکو جوانی ستایلێکی جوانی هەیە، بەڵام بۆ بە چاولێکەری یعنی شۆستەکە هەمووی گیرە هەر زەلامە و کورسی مێزێکی داناوە چا ئافرۆشە چایەکی چڵکنی ناخۆش کەس نازانێت تەندروست یا تەندروست نییە ئەم دایناو ئەو دایناو خەریکە گاتە لای سەناعەکە بۆ سەرەوە. کەواتە وتت زۆر وردی ناکەینەوە بزانین کارەکە باشە یا خراپە یەکسەر دووبارە یەکەینەوە. یەکسەر دووبارەی ئەکەین یەکسەر حەزمان لە چاولێکەری هەستا تۆ قژ ئاوەستایی لێوە یەکسەر دوای ئەکەوە ئیتر ئەبێت تۆ لێشی نایێت لێت یا لێت نایە ستایلەکە وەرە دووبارەی بکەم دووبارەیەکە هیوایەتمان چاولێکەریە لە هەموو شتێکە شتەکان خراپیش بێ یا باشیش بێ. من عیناکەم چاولێکەری بکەیانێک ژیانی تایبەتی خۆت تا چەند چاولێکەری لە چواردەورەکەی خۆت لەو شتانی کە بین ئێجا من چون چاولێکەری یەکێ بکەمەوە کە خۆی خۆم ڕخنەی لێگم ێستا من چۆن نەتوانم چاولێکەری ئەو بکەم وانە چاولێکەری لە پێشکەوتنە ئەەکەم چاولێکەری لە تەتەوراتە ئەەکەم حەزەکەم بگەم لە شتی باشە لە تەتەوراتە لە پێشکەوتنە بە چاولێکەریە کە شتەکە خۆی تیا مەوجود نییە خۆی عەقلێت ئێوە ناهێنێت من چاولێکەری لەو ناکەم بچم دووبارەیەکەمەوە ئەوی ئەو بەورمەوە خۆم واتەگەر بێت تۆ لاسایی خەڵک بکەیتەوە ستایلی تۆم بەدڵ بێتە منیش بێم لە هەمان ستایل لەبەرکەم بەم شێوێت. چاولێکەری تەنها لە جلوبەرگایە یاخود هەموو شتێ ژیانی شەخسەکە توانی کۆپی بکەیت. چاولێکەری لە هەموو شتێتێ لە خوێندن بێتن لە سیارە بێتن لە یاری بێتن بۆ لە تۆپێن بێتن. کۆمەڵگەی کوردی بەعام کۆمەڵگەیەکە چاولێکەری تایە زۆرە چی هەیە بۆم حاڵەتە یاین چۆن مەبەستە این چاولێکەری یەکەمان لە کاری باشایە یاخود لە کاری خراپایە ئەو چاولێکەری کە لەناو خۆماندا هەیە. ئەوەی کە من بینیومە تێدا بیدایەت بە خراپە دەست پێکە دواتر چاکە بێتن. بۆ نمونە چاولێکەری لە کوردستانە سوسیال مێدیانە بوو بیدایەتەکەی ئیتر لە پڕ پێیا بوو خەڵکەکە زۆر چای لێ کرد ئەتوام لە 1970 بە غەڵەتی بەکاری هێنا
لە دوای ئەوە هەستی پێکرد کە بەکارهێنانەکەی ڕاست نییە خۆی ڕاست کردەوە تێدا. باشە بەڕای تۆ لە ژنانە چاولێکەری زۆرە یاخود لە پیاوان نا ئەتۆم لەم کۆمەلگا بەعام یەکسانە هەمووی یەکسانە ئیتر ژن چاولێکەری لە ژنی ترەکە پیا و چاولێکەی لە پیاوە کاتن بەز تۆم لەم ژن لەوانەیە 50 بە 49 بێ ژنان زیاترن 50 ژن 49 پیاوەکە شتێکی زۆر کەمە بەڵام ژنەکەت ئەتۆم لەم تۆزە زیاترە ئەها بەغیلی پێباتن حەزەکەی ژوەکەی وتر بکاتن جیرانەکەی بێ هاوڕێی بێتن دراوسەکەی بێتر بەم شێوەیە چاولێکەری ئەگەر لە کاری باشا بێت کارێکی مانی دروست نییە بۆ هەمومان لە کاری باشە بەسمان دەستخۆشی لە یەکرێ بەڵام نەک تۆ بیت و چاولێکەری لە خراپەکەش بکەیت. چاولێکەری چمانایکی چاولێکەری ینی بنواری بۆ ئەوەی کە خەڵکەیەتی تۆش بکەویتە بە شوێنە. باشە لە کۆمەڵگەی کوردیە باسی کورد بە عامەکەی تا چەند کۆمەڵگەیەکی چاولێکەرە وەڵا ئەلان بە زۆر بووە لە قەدیما لە پێش ئەوان نەبووە ئەلان زۆر بووە. ئێستا کە چاولێکەرین چاولێکەرێکی لە کاری باشەیە یا خۆ زیاتر کاری خراپە دووبارەکەین وەڵا بەعام بڵێم هەردووکیانە بەس خراپەکە زۆرترە ئەم خانووی هەیە ئەو خانەکە ئەڕوا دەگۆڕێتەوە ئەم سیارەیەکی تر دەکڕێ ئەو ئەڕوا سیارەکەی خۆی ئەگۆڕێتەوە ئەوانە بووەتە بەعز کە مانای ژیان نەماوە بەڕاستی. چاولێکردن لە کاری باشەیە تا چەند گرنگە بۆ ئێمە چاوی لێ بکەین جا ئەوەش کە دین ئەڵەیە کە چاو لە ئەوانەیە کە باشن بکەن بۆ ژیانی خۆتان زۆر بۆ دنیا و قیامەت بە کەڵگیە ئەرەوەڵا باشترە. چاولێکەری تر یەکێک هەست بە نەقسێک کە دایمەن حەزەکە چاو لە بەرامبەرەکەی بکە بەرامبەرەکەی بە مهمتر دائانێ بۆیە چاوی لێ بکە. باشە بەگشتی لە کۆمەڵگەی کوردی چاولێکەری لە پیاوانە زۆرەیە لە ژنان وەڵا لە ژنانە زۆرە نەفسێتیان وایە. هەستی کردووە لە ژیانی تایبەتی خۆت کەسێک چاو لە تۆ بکات شتەکانە دووبارە بکات بەڵێ هیچ ئەتیادی بۆ بەلامەوە پێت نەگوتووە بۆ شتانەی من دووبارە بەعکسەوە پێم خۆش بووە دیارە ئەو شتەی منی بەلاوە یعنی شتێکی باش بۆ بۆیە چاوی لە من کردووە. چاولێکەری ئەگەر لە کاری چاکا بێ ڕاستیە لەسەرم زۆر باشە ینی سا من حەزەکەم یەکێک بەرامبەرەکەم بە باشدا بنێم سیفەتێکی باشی تیابێ حەزەکەم چاوی لێ بکەم سیفەتەکە باش بێت و خەڵک یعنی بە باش باسی بکە منچ حەزەکەم وەکۆ بۆچی کە باسی خانمان دێتناوە یەکسەر بیرمان بۆ ئەچێ کاتێک خانمێک جلی خانمێکی کە دووبارە کاتەوە ئەو خانمە جۆرە لە جۆرەکان پێی ناخۆشە یان بەگشتی باسەکەین باسی تایبەت کەسێکی تایبەت ناکەین بەس خانمان پێیان خۆش نییە کە کەسی بەرامبەر خانمێکی جلەکانی ئەو دووبارە بکاتەوە بەڵام سەیرەکەین ئەم شتە لە پیاوانە پێچەوانەیە ڕەنگە ئەحتیادی تر بێت دیارە حەزەکە دەرکەوێ حەزەکە شاز بێ بۆیە پێی ناخۆشە. چاولێکەری لە پێشکەوتنە ئەەکەم چاولێکەری لە تەتەوراتە ئەەکەم زۆر جاروا هەبوو بوون منە شتێکم کڕیوە هەر لێم شاردۆتەوە تۆ بە هەر نەزانێت لەبەرەوەی یەکسەر بەیانە کڕیوێتیەوە لاساییەکی بکەیتەوانێ قەیناکە بە شێوەیەکی ڕاست نەک لە تواناتانە بێت. چاولێکەری لە کۆمەڵگەی کوردیە ئاستی ڕقم قیاسی فولی تێپەڕان. سا من حەزەکەم یەکێک بەرامبەرەکەم بە باشدا بنێم سیفەتێکی باشی تیابێ حەزەکەم چاوی لێ بکەم. پێناسەی چاولێکەری لای تۆ چێ؟ وڵای لای من شتێکی عیبە چکە نابێ ینی ئینسانەوە بکە هەست کەسەر چێ بکاتەوە شتێ بیکاتەوە بەڕای من شتێکی عیبە و ئەو دیاردەیە نەمێنێ لە شەرقا بەعام باشترە وەک لەوەی لە ناو کووردا تا چەند چاولێکەری هەیە وڵای ڕێژەکەی زۆرە بەڵامیتر خۆ من ناتوانم ڕێک دیاریکەم بڵم بەو ڕێژەیە بەڵام بەڕای من لە سەدا لەوا چێ 50 بۆ 6 بێت. لە ژنانە زۆرە چاولێکەری یاخود لە پیاوان لە ژن باشە چاولێکەری ئەگەر لە کاری چاکا بێت جیاواز نییە لە چاولێکەری کە ئەوەی ئێمە بەگشتی بینین لە چواردەورمان خۆی چاکترە ئەگەر لە کاری چاکەیە بێ بەڵام تۆش چاکات توانین بە 1000 نوع بکەی شەر نییە ڕێک و پسیۆگەوەی کابرابیکەی چکە هەموو شتێ نوعی هەیە و جۆری هەیە توانین تۆ بە جۆرێکی تر بیکەی
بەڕای من بەڵام بۆ چاکەکە باشترەوە لە خراپەکە. هەستی کردووە لە ژیانی تایبەتی خۆت کەسێک چاودلیەکە بەڵێ چیت کردووە لە حاڵەتێک بینیوتەوە کەسە لە زۆر شتا چاو لە تۆکە وڵی هیچم لێ نەچووکە چی پێ بڵم ئەگە بچی پێی بڵێ ئەو خۆی لە خەتێکی ترێ ئەڵە ناوانێ و کورد یەک مشکلی هێدان بە ڕاستیانانێ پێت ناخۆش بووە کە چاوی لێ کردی بەڵێ ئەگەر تو نتوانانی وەگەڵ کەسەبی پێویست ناقا چاوی لێ بکەی بەدایمە خۆ جاکە عین خۆت بی لە هەموو شتێکە نەگات لە مەسەلەی جلوبەرگ و یا لە مەسەل وەسایلی ترە ئەبێ خۆت بی دایمە عنی دایمە پشتێ بە خۆ خایم بێ خۆ ستایل و خۆڕژێری خۆ بگەی بەو شتێکە خۆت مەبەستە نەک چاولەیەکی تر بکەیت چکە پێشی بگەی تۆ لەواچ نەگەیتە نەتی ئەو توانایی ئەو بۆیە بە توانای خۆت بە شێوازێکی جیاتر خۆ دەری بڕەوەگلەوەی چاولەیەکی بکەیت دووبارە بوونەوەی شتێک لە کەسێک بۆ کەسێککە بێ دووبارەی کاتەوە لە کۆمەڵگەی خۆمانە کۆمەڵگەی کوردی بەگشتی تا چەند چاولێکەری تا ڕادێکی زۆر کەم جواردەورمان ناکەین نانە باشە چاولێکەری لە ژنانە زۆرە خود لە پیاوان بەڵێ چاولێکەری هەر لە بۆ نمونە لە شتی ناوماڵەوە دەست پێ بکە کە کەسێکە بۆ نمونە هیچ مشکلێکی ناوماڵی نییە پس کە سیرەکە دەوروبەرەکەی ڕۆژانە ساڵانە مانگانە شتە گۆڕێ ئەوش چاولەوەکە ئەو شتە گۆڕێ هەر بۆ نمونە لەوە دەست پێ بکە لە جلوبەرگی ئەتیادی خۆمان بە ڕۆژانە لە سەیریکە هەرەوە باشە پرسیارێک بۆچی زۆر جار کاتێک خانمێک جلوبەرگێکە کرێت لە ڕەنگی جلەکانی خانمێکی کە ئەو خانمەی تر پێی ناخۆشە بەڵام سەیرەکەین ئەم شتە لە پیاوانە ڕەنگە ئاسایی تر بێت بۆچی لە خانمانە ئەو حاڵەتە هەیە پێیان ناخۆش ئەو غیرێ لە ئافرەتا زیاترە ناڵێ مۆگ لە پیاوە هەر عادەتەن هەر غیرەکردنە هەر غیرەیە بەڵێ غیرەیە طبعاً ئافرەت غیرەی زیاتر تایە وەک لە پیاو هەرەوەیە چاولێکەری لە کاری پاشەیە چیت هەیە بۆ حاڵەت چۆن تێن چاولێکردن لە کاری باشەیە نەک تەنها جلوبەرگ و ناو ماڵ و ئەم شتان چاولێکەری لە کردداری چاکە شتێکی زۆر باشە عین تۆ لە چاکەیە بیکەی باشترە وەک لەوەی خراپە بۆ نمونەیەسە تۆ کەسێکە بینی ڕەوشتێکی جوانەکات حەزەکەی ئاواتی بۆ خوازی ئەویان شتێکی باشە بەس تۆ لە خراپەیە چاولێکەری لەو بکەیت تەقەن هەر خراپە لە ژیانی تایبەتی خۆت هەستی کردووە کەسێک چاو لە تۆ بکات شتەکانی زۆر لە تۆ بەڵێ زۆر چیت کردووە هەستی چۆن بۆ چیت کردووە لەو حاڵەتێک کە کەسێکە بینی دووباری شتەکانی تۆکە وڵی لە دڵۆ زۆرم پێ ناخۆش بووە لە بەرەوەی تومە زۆر چاوی لەسەرمە بۆچی بێ من ئەو شتە بکەم ئەو دووبارەی کاتەوە زۆر جاروە هەبوو بۆ منە شتێکم کڕیوە هەر لێم شاردۆتەوە تۆ بە هەر نەزانێ لە بەرەوەی یەکسەر بەیانە کڕیوێتیەوە خۆش نییە ینی بۆ منە لە جوبەرگی مناڵەکانمە کە جلێکم کڕی بێ بۆ جێژن سیرەکەی لە ماڵەکان کە چوو بێتین بە ماڵی خزمێ ئەویش چاوی لە من کە بزانم چم کڕێ ڕاک هەر هەمومان لێکنەوە جلمان لە بەرابووە بۆ مناڵەکانمان بۆ خۆمان جار هەبوار نەمێشتۆ بزانێ ئەو بوونەتە وەکو تیمێکیش دەرکەوتن هەموو یەک بەڵامترم پێتەڵم ئافرەتەمەی خێری هەیە ئەو غیرێمان لە دڵای حەزەکەین خۆمان شتەکانمان نمونە بێ شتی دووبارەی تیانە بێ چاولێکەری یعنی چاو لە تۆ بکەم تۆ چاو لە منکەی ئاو باشە لە کۆمەڵگەی کوردیا چاولێکەری لە چ ئاسێکە بەڕای تۆ چاولێکەری لە کۆمەڵگەی کوردیە ئاستی ڕقم قیاسی فولی تێپەڕانی زۆر زۆرە لە ڕێژە بەدەر چاو لە چی ئەەکەین بەگشتی ئێستا من چاو لە تۆکەم تۆ چاو لە منەکەی کەناڵەکان چاو لە یەکتریەکەن تۆ شتێک دەبێ منش حەزەکەم ئەوی تۆمە بێ لەواشێ من خی گەورەوەی نەدابێ پێم بەس منش حەزەکەم وەک تۆ یانی ئەم چاولێکەری وای لێ کردووە دوا کەوتوین پێش ناکەوی باشە تا چەند چاومان لە وڵاتانی پێشکەوتو کردووە لە کۆمەڵگەی خۆمان بەس مەگەر لە شکڵ و شێوەیە لە سیمایەمانێت چاو لەوام بکەین ئەگەرنا مەسلەیەکی کوردیە هەر ئەڕۆین و پێ ناگەینەرە خۆین و تێناگەین مەگەر بەزم کەلیمێ شمولمان کاگەر هیچ شتێکمان لە کۆمەلگاکانی کە لە وڵاتەکانی کە لە دەوڵەتێکیکە ناچێت لە شتی باشە چاولێکەریمان کەمە لە شتی باشە بڕانە لە ڕووی دیانێتەوە ئەوە دڵنیان وڵاتی خۆمان لە زۆر وڵاتەکان باشترە بەڵام لە ڕوانگەکانی کەوە لە دوای هەر هەمویانەوەی لە ژنانە زۆر چاولێکەری هەیە خود لە پیاوان پێم وابێ لە ئافرەتانایە و لە پیاوانیشە ڕێژێکی بە دیارەکەوێت ژیانی شخصی خۆت هەستت کردووە کەسێک چاو لە تۆ بکات بە دڵنیاییەوە چاولێکەری ینی چی چاولێگەری وەکو سەیری خەڵکیەکەن و ژیانی خۆیان مقارەبە بە ژیانی خەڵکیەکەن دووبارەکردنەوەی ژیانی خەڵک بەڵێ لەناو ئافرەتانە چاولێکەری لە چه ئاستەکەیە زۆر بەرز باشە بۆچی کاتێک خانمێک
جلوبەرگەکەی لە خانوویەکی ترە چێ ئەم خانووی تر پێی ناخۆشە بەڵام سەیرەکەی ئەم شتە لە پیاوانە زۆر گرنگ نییە بەلایانە بەس لە خانمانە زۆریان پێ ناخۆش زۆری ئافرەتان هەوڵیان بە جلوبەرگ و ڕوخساری خۆیان پیاوان وانین بە ڕێژەی کەمتر وایە تر بۆیە هەوڵەدەن زیاتر لە خەڵکی ئەگەر سبەی نییە ببینی کچێک لە زانکۆ لە دراوسێتان لە نازام لە هەر شوێنێک بێ کە خۆت لەو ناوەندای لە جلوبەرگەکەی تۆی دووبارە کردەوە چه هەستێک لەلایەن خۆمەوە هیچ هەستێ یانی پێمیش خۆشە بەڵێ باشە لە ناو کووردا چاولێکەکەی لە چه ئاستاکە لە ئەستێک کورد نازان بۆ هەموو وڵاتەکان بەڵام لە ناو ئافرەتا زۆرترێتر لە هەر شوێنێ بێ کورد بێت و دەرەوەی وڵات بێ هەر یەک شتە بۆچی ینی وڵاتێکی چاولێکەرین ئایا چاولێکەریەکەمان لە شتی باشە یاخود نەخێت گرنگە بەلامانەوە باشیان خراپە گرنگەوەی دووباری بکەین ناخێر تەبان لە شتی خراپەکانە ئێستا لەسەر دین و شتا بڕۆیت چاولێکەری هیچ نییە بەڵام بەس بۆ شتی تر جلوبەرگ و ماڵ و سیارە و ڕووکەش و شتی خراپە چاولێکەری چاولێکەری یانی چاولێکەری یانەوەی کە بۆ نمونە تۆ هەر کارێک ئەنجام بەریشێکت بێ خەڵک لە ڕووی تۆەوەی شە بکاتەوە یا کارە بکاتەوە لەناو کووردا بەعام چاولێکەری هەیە ئارۆڵا سیاسە هەیە لە کاری چاکەیە چاولێکەرین یاخود گوێ پێ نادەین چاکە خراپ گرنگەوە نییە کە چاک و خراپەکەی خەڵک بیر لەوە ناکاتەوە بەس ئەی کات ینی هەم چاکە هەم خراپایە بەس زیاتر خراپە چون بیری لێ ناکەنەوە گرنگەوەی دووبارێ بکاتەوە ینی ئەزای چۆنە بۆ نمونە جەنابەت کارێکەکەی دوای ماوەی ئەبێ بە مۆت ئەبێت بە ئەو شتە خەڵک شوێن کەوتوی ئەو شتا ئەبێت ئەوە بێ بە چاولێکەری بەردەوام شتە چۆم لەم دووبارە ئاکرێتەوە چاولێکەری لە کاری چاکەیە تا چەند گرنگە بۆ ئێمە لە کاری چاکەیە سیرکە ئێستا تۆ ئەبێ هەموو کەسێک لە ڕووی کەسێکۆ بڕوا بە ڕێگایە چون ئێمە هیچ کامێکمان کامەڵ نین بڵێن یان ئێمە تەواو بین و هەموو شتێکمان تەواوە بۆ نمونە تۆ بڵێ لە هەموو شتێکە زانم ناکرێت بەزەوەی ئەوە گرنگە کە تۆ شوێنکەوتوی کەسێک بی بۆ نمونە ئێستا کەسانێکی بەڕێز هەنیا هەر شتێک تۆ شوێنکەوتوی ئەوانە بی لە کاری چاکە کاری خراپێشێتە بە دەستی خۆت نییە بەدەستی خۆت نییە بێەوە کە خۆت بزانی کەوتیتە شوێنی ئەو کەسە لە خزمەتی زۆر سپاس ئەزیزان و کۆبین ئەو کاکە بەڕێزە قسێکی زۆر جوانەکە ئەڵێ لەبەروی ئێمە کامەڵ نین ئەکرێت کارێکی خراپە ببینین نابێ یەکسەر پەلاماری دەن بەس کاتێک کاری چاکە ببینین ئەکرێت چاکەکان دووبارە بکەینەوە واتە چاولێکەری لە کاری باشەیە بۆ خۆی کارێکی چاکە بەڵام لەبەروی خۆمان کامەڵ نین ناکرێ بڵین هەموو کارێکی ئێمە باشە چاو لە کاری چاکە بکەین و خۆشمان لە کاری خراپەکان پارێزی چاولێکەری لە پێشکەوتنە ئەەکەم چاولێکەری لە تەتەوراتە ئەەکەم زۆر جاروە هەبوو بوون منە شتێکم کڕیوە هەر لێم شاردۆتەوە تۆ بە هەر نەزانێت لەبەرەوەی یەکسەر بەیانە کڕیوێتیەوە لاساییەکی بکەی تەوانێ قەیناکە بە شێوەیەکی ڕاست نەک لە تواناتانە بێت چاولێکەری لە کۆمەڵگەی کوردیە ئاستی ڕقم قیاسی فولی تێپەڕان تا من حەزەکەم یەکێک بەرامبەرەکەم بە باشدا بنێم سیفەتێکی باشی تیا بێ حەزەکەم چاوی لێ بکەم چاولێکەری یانی چی مانایکی چاولێکەری یعنی هینی لاسای یەکترێکەکەنەوە کەسە بینیوە لە ژیانی تایبەتی خۆت تا ئەم تەمەنە چاوی لێت کردبێ چاوی لە تۆ کردی بە شتەکانی تۆی دووبارە کردبێت هەیە بۆ نییە باڵێ چیت کردووە کاتێک کەسێک چاوی لە تۆ کردو لە شتکڕین لەوە لەم ئاشای ماڵ و لاین و حەزیان لێ و ئیتر پێت ناخۆش نەبووە نابوو پێم تیادیە باشە بۆچی زۆر جار ئەڵێن کاتێک خاتوونێک جلەکانی لە خاتوونێکی ترە ئەو خاتوونە پێی ناخۆشە وڵی ئیتر حەزەکەەوە خۆی زۆر دیار بدا خۆی دەرکا و دەرخاوین کە ئەتیادیە بەعام ئێستا خەڵک زۆر چاولێکەرە یاخود جاران نەوەڵی شتە زیاترە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بەگشتی کوردی چاولێکەرین کێ کۆمەڵگی خۆمان ئایا کۆمەلگایەکی چاولێکەرین بەگشتی یاخود چاولێکەر زۆر لەوەڵا لەچیە لەشتی باشە چاولێکەرین یاخود لەشتی خراپ ناشتی باش طبعا کامیان زیاترە بەڕای یعنی حەزەکەن ناوماڵ جوان بێ یەکێ سارەی باشێکی هەبێ حەزەکە وەکو ئەو سارەی بکڕێ ینی بازی ڕەوشتێ یعنی ئەیکا جوانە وینە حەزەکە چاو لەو بکە
خۆت چاوت لە کەس کردووە؟ والله هیتر طبعا طبعا حەزەکەم شتێ جوان بێت شتێ باش بێ حەزەکەم وەکو ئەو بکەم. چاولێگەری لەم ڕۆژەیە بەڕاستی لەم ڕۆژەیە چاولێگەری زۆر بووە لە نێوە و خەڵکیدا لە هەر شوێنێکا بێ لە هەموو شتێکە کاتێکە ورمنە لە خوێندنا کاتێکە کەسێک یەکەم ێرەیان دەرەجێکی بەرزێنێ ئایلەکەیان خۆیانم پێڵێن کاکە ئەو کوڕە وای هێنا تۆ بۆ نەهێنا لە هەموو شتێکە لە ناو ماڵ گۆڕینە کاتێکە ماڵێکە بینێ خزم و کە سوکارێکی بینێ کەسەکان ماڵیانە گۆڕن ئەمیش حەزەکە ماڵی بگۆڕێەوە ئەویش ئەوانە هەمووی چاولێکەریە لە زۆر شتی کرا بەڵام جێگەی داخە خەڵکی ئەم زەمانە تا ئێسا لە ڕووی دین و ئاین و ئیسلامەوە چاولێکەری نەماوە هەمووی حەزی بە دین و تاعات و عیبادەتەوەوانە نەماوە. بەڕای تۆ چاولێکەری کۆمەڵگەی ئێمە بەعام لە شتی خراپایە لە شتی چاکانی؟ بەڵێ ئەرەوەڵا لە شتی خراپەیە زۆرترە وەک لە شتی چاکەیە ئەبینین ئەم کۆمەڵگایە هەمووی خەریکە لە ناوە چێ بەڕاستی زۆر جێداخە لە ڕووی دین و ئاینەوەوانەوە زۆر خەڵک نزم بووە ئەو چاولێکەریە ئەگەر خەڵک لەو ڕوێەوە چاولێکەری بکەوە زۆر باشترە بەڵام کە بینی هەمووی خەریکی شتی خراپەیە. زۆر باشە. هەستە کردو لە ژیانی تایبەتی خۆت کەسێک چاو لە تۆ بکات؟ کەسێک چاو لە من بکە وەڵایی هەستم پێی نەکردو نەوەڵات چکە ئەوەنە گرنگی بەو شتە نادەم تر هەر کەس ئەگەر لە حاڵەتێکا لە داهاتوە بینیت یان کەسێک هەستی کرد چاو لە تۆکە چی ئەەکەی پێی ئەڵێ یاخود گرنگ نییە بەلاتەوە یاخود چی ئەەکەی لە من وە خۆم گرنگ نییە بەلامەوە چکە مرۆڤ پێویستە گرنگی بە ژیانی خۆی بدا زیاتر وەک هەروە حەقی بە خەڵکی کەشەوە نەبێت. مامۆستا چاولێکەری یانی چی؟ چاولێکەری بە معنایەوەیە کە تۆ تمشای ئەترافی خۆت کەی تمشای زیندەجی خەڵکەی بزانانی ئەوان چیەکەن تۆش لاسایی ئەوان کەیتەوە ئەو ئیشەوە ئەوانەیەکن توش تێکراری کەیتەوە لا ئێمە چاولێکەری حاڵەتێکی باشەیە یاخود حاڵەتێکە پێویست ناکە ئێمە بیکەینەوە دووبارەی بکەین نەوەڵڵا بەس کارێکی باش نییە چون ممکنە زەرەری بێ بۆمان کارێکە کەسێکە ئەو کارە هەزینە بەر بێ هەزینە بەر بێ یا ئاسن هەر کارێکی ناشرین بێ لە نظر فەرهەنگی و کارێکی ناشرین بێ بۆ منە بێ ئەنجامی بم منە بێ ئەو کارەوە خۆم پێم دروستە ئەو کارە ئەنجام بم. باشە بە گشتی کورد خەڵکی کورد چاولێکەرە یاخود زۆر گوێ بە چاولێکەری نادەن؟ وڵی بە منتەقا ئازانێ زۆر جێگەمان هەیە چاولێکەریەکەن زۆر جێگەشمان مەسەن بۆ کوشارەکانە فەرمووی کوشارەکانی کورد شوێنێک زۆر حاڵەتی چاولێکەری تیا هەست پێکرێت لە ڕۆژهەڵا دیە لە بەگشتی لە ئەو چوار پارچەی کوردستان. وەڵام من لێرە زۆر شارەزاییم نییە بەڵام لە منتەقەی ئێمەیە لە ڕۆژهەڵاتە ئەو خانەوادانەی کە مەسەن بەرزن خانەوادەی نظر دەوڵەمەندن ئەوانە چاولێکەری زیاترەکەن دەوڵەمەندەکان زیاتر ئەوان چاولێکەریەکەن هەر بۆ بۆنەوەیە کە مناڵیان خۆیان زندگیان هەزینەیان لەسەرۆیە لە نظر هەبوونن چون هەبوونن دەرامەدیانەیە پارەیان هەیە بۆ بۆنەوەیە کە چاولێکەریەکەن. لای تۆ چاولێکەریانی چی؟ چاولێکەری لای من یانی ڕقابەت تمشای زندگی دیگەرانەکەی شایە مناڵەکە و حەسرەت خوا بە زندگی دیگەران بێژە فڵانی بۆ ئەو شتێ هەیە بۆ من نیمە دەرنەتیجە دایک و باوکی شەکەونە زەحمەتەوە کە ئەو شتە فراهەم کەم بۆ مناڵەکانیە زۆر کات بووە خۆمانە لەم ڕۆژانە مشتریم بووە خوشکەکەی نیمەڕۆ تەک خۆیان هات شتی کڕی ئێوارش خوشکەکەی تری تەک مێردەکەیە هات یەک لەحزە لە دڵ خۆم وتمەوە حسی ڕقابەت و چاولێکەریە ئەوی شێژێ با من ئەوەم بێ یانە ڕقابەت. باشە بەگشتی چاولێکەری ناو کووردا لە چه ئاستێکە زۆر چاولێکەری یاخود کەمی؟ زۆر چاولێکەری یەکەکەن لە ناو کووردا مەسەڵەن ئەگەر ڕۆژێ خانەوادەیە بچێتە دەرۆ بۆ سەیران هاوسێکت تەنیشتەکەی شێژێ منە چم بۆ سەیران
خولاسە حاڵەتێکی پێشبڕکە و ڕخابەتی هەیە لە ناو خەڵکە متەسفانە و شتەی زۆر خراوە پێشەمان بۆ دروست ناکاوە با حسی ڕقابەت و ناخۆشی کێشە لە لەحازی چۆن بڵێم ئەو خانەوادە شایە پاسۆگوۆیە و نەتوانێت زندگیە فەرام بکە هەمووی ئەو شتە نەکات دووبارێک نییە ناوەڵە هەمیشە دایک و باوکەکەونە زەحمەت و لاساییکردنێکی بێمعنایە بەڵێ لاساییکردنێکی غەڵەت باشە کەسێکت دیوە لە ژیانی تایبەتی خۆت چاوی لە تۆ کردی وە شتەکانی تۆی دووبارە کرد بێتەوە زۆر کەس بەڵێ چیت کردووە لەو حاڵەت هیچ پێم خۆش بوتم هەڵبەتە من ڕاستم بۆی هەڵ یار شێوی منەکات بۆچی زۆر جارە بین کاتێک خاتونێک جلی خاتونێکی ترە پۆشێ ئەم خاتونە پێی ناخۆش ئەوە لە چیوە سەرچاوە غەڵەتە چکە هەموو کەسێ بێ فێر بێ لەوەی کە من لە شتێکەوە فێرمەوەیش لە شتێکی کەوە نابێ پێم ناخۆش بێت چکە هەموو کەسێک بۆ شێوێشت فێرە بێ زۆر ئاسایی بۆ نمونە مۆدیلی مال بە شێوەیە کە کۆپی یەکێ بکەی غەڵەت لاساییەکێ بکەیت تەوانێ قەیناکە بە شێوەیەکی ڕاست نەک لە تواناتانە بێ کۆمەڵگەی کوردی بەگشتی کۆمەڵگەیەکی چۆنە چاولێکەر یاخودنە تقریبا لە وڵایە چاولێکەرە چووی بۆ ماڵێک سەیرت کرد بێت ئەوش تاقمی ماڵەکەی وەکو تۆ لێ کردووە زۆر کەم نازام وڵایی بە دەریاڵەوە مشکلێکی زۆر ئاسایی هەموو خەڵکیەکە ئەوزانەوە هەموو کەسێکەوە کات چاولێکەری لە کاری باشەیە چیت هەیە بۆ حاڵت کەسێک لە کارێکی چاکە بۆ نمونە چاو لە تۆ بکە یاخود کەسێکە بینی چاولێکەری لە کەسێکی ترەکە بەس لە کردداری چاکە لە چاکەکەی دووبارە کاتە وڵا هەیە وەش هەیە زۆر هەیە زۆر هەیە خەڵکی باش هەر باشە کۆپیشتی چاکەکە بەڕاستی خەڵکی خراپی شەر دایمەن بە دواشتی خراپاگەڕێ بەگشتی خۆمان کۆمەڵگی خۆمان لە کاری چاکەیە چاولێککەرین یاخود لە کاری خراپە یاخود بیر ناکەینەوە وەڵا وەکو پێمتی خەڵکی چاکەرۆداشتی چاکە ئەگەڕێ کۆپی چاکە کاتەوە چاولێگەری شتی چاکەکە بەڵام شتی خراپ خەڵکی خراپ ئەگەڕێ بە دوای نقطەیەکی خراپە خەڵک ئەوی کرۆبامیش بیکەم حاڵەتێک کە زۆر جار بینیمانە لە پێشووترە بە تایبەتی ئەو کاتێک کە باری دارایی حکوومەتی هەرێم باش بوو بازار زیاتر بوو بووەوە خەڵک وەزی باشتر بوو دەمان بینی کاتێک کەسێک ئەساسی ناوماڵەکەی یاخود کەوانتەرەکەی یاخود سیستەمی ناوماڵ و قەنەفەکەی دەگۆڕی کە کەسێک دەچوو ماڵیان دەیبینی پاش ماوەیەک دەچوو ڕێک کۆپی ئەو لەو جۆرە قەنەفە یاخود لەو جۆرەی بۆ ماڵەکەی خۆشیە کرد لە کاتێکا بیری نەکردەوە کە ئەم ماڵی تایبەتەی خۆی هیچ عیبێکی نییە هیچ کێشەیەکی نییە ئەم پارە زیادەیە لە شتێکی دیکایە سەرفەکرد تەنها لە پێناو چاولێکەریە کە ئەمە زۆر جار زەرمەندە بۆ ئەو ماڵە ڕەنگە کێشەی دارایی و هەندێک حاڵەتیان بۆ دروستپا کە نەتوانن دەرەخەتی چاولێکەری چواردەوەرەکان بێن چونکە بە بەردەوامی ئێمە لە ژیانی خۆمانە شتی تازە بینی شتی نوێ بینی ناکرێت هەر شتێکمان بینی ئێمە یەکسەر دووبارەی ئەو شتە بکەینەوە چونکە فریای ئەوە ناکەوین هەر یەکەمان بۆ ژیانی تایبەتی خۆمان بۆ خۆمان بژین حەزمان بەچی بێ ئەو شتە لە ژیانی خۆمانە دروستکەین یاخود ئەو شتە بکڕین نەک شتێک چواردەوەرەکەم کردی ئیلا منیش ئەبێ بیکەمەوە ئەکرێ هەندێک حاڵەت لە کاری چاکەیە هەندێک جاری لە شتێک کە پێ جوانە لەبەری کەسێک یان کەسێک لە ماڵەکەی هەیەی ئەوە بکرێت بەس نەک بیکەنە عادەت و بەردەوامیشتی ئەو ماڵانە یاخود ئەو کەسانە دووبارە بکەینەوە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و پامێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ